من ناوم سۆما ئیسماعیل مەجیدە، مامۆستام لە بەشی بایۆلۆجی کۆلێجی زانست زانکۆی سلێمانی. لە ئێستادا خوێندکاری ماستەرم و ئیشی ماستەرەکەم لەسەر گیانلەبەرانەیە کە لە تاقیگەیە بەکارێن، بە تایبەتی جرج. خۆی بەکارهێنانی گیانلەبەران لە توێژینەوە زانستیەکاندا مێژوویەکی کۆنی هەیە، زیاتر لە 400 ساڵ ئەبێت، بەڵام نزیکەی 150 ساڵە بێ کە بە شێوەیەکی مۆدێرن و بە شێوەیەکی تۆکما بەکارەهێنرێن لە توێژینەوە زانستیەکاندا. ئێمە چەند جۆرێک لە گیانلەبەران بەکارەهێنی لە توێژینەوە زانستیەکاندا. بە ڕێژەی یەکەم گەڕاوەتەوە بۆ مشک و جرج و کەروێشک لەگەڵ ماسی و باڵندەکان. هەروەها سەگ و پشیلە و مەیمون و ئەسپیش بەکارێنێ، بەڵام بە شێوەیەکی زۆر کەم. خۆی زیاتر بۆچی تەرکیزمان لەسەر مشک و جرجە؟ ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو جیناتانەی کە لە نێوان مرۆڤ و جرج و مشکە لە یەکچوون زیاتر لە 90 کە ئەمەش وای کردووە لە ڕووی ئەندامەکانی لەشە، وەکو دڵ و جگەر و گورچیلە و چاو ئەمانە لێکچوونێکی زۆر هەبێ. بە هەمان شێوە لەگەڵ کۆندامەکانی لەشمان لێکچوونێکی زۆر هەیە، وەکو کۆندامی میزەڕۆیە، کۆندامی هەناسەدانە یان کۆندامی سوڕانە، سیستەمی زاوزێکردنە. ئەمانە زۆر بە ڕێژەیەکی بەرچاو لێکچووە لە نێوان مرۆڤ و جرج و مشکە. بەکارهێنانی جرج و مشک لە تاقیگەیە گرنگیەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە شوێنێکی کەمی ئەوێت، هەروەها سووری ژیانیان کورتە. بۆ نمونە ئەو پەڕی ئەگاتە ساڵێک ساڵ و نیوێک سووری ژیانی، و ئەتوانێت لە ماوەیەکی کەمە ڕێژەیەکی بەرچاو بەچکەی هەبێت، و ماوەی دووگیانبوونی تەنها 21 ڕۆژە، لە ماوەی 21 ڕۆژە زیاتر لە 10 بەچکەی ئەبێت هەندێک جار. ئەمەش وای کردووە کە ژمارەکەیان بە ئاسانی زۆر ببێت. لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەمە تەمان لێرە زۆر گەڕام دەسم نەکەوت، بۆیە ڕۆشتم بۆ کەرکووک، نزیکەی 25 دانەیەکم هێنا. تقریبا دوای 8 مانگ ئێستا زیاترن لە 200 دانە و بە شێوەیەکی زۆر بەرچاو زیاد ئەکات، و ئەمە شێکێکە لە سوودەکانی. خۆی لە زیاتر وڵاتی بەریتانیا دەوری یەکەمی هەیە لە بەکارهێنانی ئاژەڵ و گیانلەبەرەکان لە توێژینەوە زانستیەکاندا، و چەند یاسایەکی داناوە بۆ پارێزگاریکردن لە مافی ئەم ئاژەڵانی کە لە تاقیگەیە بەکار ئەهێنرێن. ئەو یاسایە ڕێگە بەوە نادات بەکارهێنانی ناپێویستی ئەم گیانلەبەرانە بۆ توێژینەوەکان ئەگەر بۆ نمونە ئەگەر پرۆسیجەرێکی تر یان طریقەیەکی تر هەبێ پێویست بە بەکارهێنانی ئەم ئاژەڵانە نەکات، ئەبێ ئەو طریقەیە بەکاربێنێت. یعنی ئەگەر هەتاوەکو زۆر پێویست نەبێت ڕێگە بە بەکارهێنانی نادرێت، و هەروەها ڕێگە پێدراونیە بەکارهێنانیان بۆ بواری جوانکاری جگەرە کێشان لەگەڵ پاکەرەوەکان. ئەمە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە، و ئەبێ بە شێوازێکی ئەخلاقیانە مامەڵە لەگەڵا بکرێت. بۆ نمونە لە کاتی ئیشکردن لەگەڵیانە ئەو دەرمانەیە ئەو شتانەی کە لەسەری تاقی ئەکرێتەوە، ئەگەر بزانێ بێت هۆی ئازارێکی زۆریان پێویستە ئازارشکێن بەکار بهێنرێ، و هەموو توێژینەوەکان ئەبێ لەژێر چاودێری دکتۆری ڤێرتەرنەری پسپۆڕابێت، و دەبێت گرنگی بەوە بدرێت کە طریقەی تر بێتە کارەوە کە ئیش لەسەر ئەم ئەنیماڵانە کەم بکاتەوە. بەکارهێنانی جرج و مشک لە تاقیگەیە سوودێکی گەورەی بە مرۆڤایەتی گەیاندووە. بۆ نمونە ئینسۆلین یەکەم جار لەسەر سەگ ئیشی لەسەر کراوە، ئێستا ژیانی هەزارەها کەسی پاراستووە. دۆزینەوەی هێرسێپتین کە جۆرێکە لە عیلاج بەکارهێنێ بۆ کانسەر، ئیسپادەیەکی زۆری هەبووە. بە ئەمان شێوە بەکارهێنانی MRI کە پێوترێ شیعەی تەنووری و ئەمانەیە بۆ یەکەم جار لەسەر جرج و مشک ئیشی لەسەر کراوە. بە هەمان شێوە ئەو دەرمانانەی کە ئێمە ئەمڕۆ لە بازاڕە بەکاری ئەهێنین بە شێوەیەکی زۆر بربڵاوە هەموو ئیشی لەسەر کراوە لەسەر ئاستی شیردەرەکانی وەکو جرج و مشک، بۆ ئەوەی بزانین کاریگەری لاوەکی نییە. یەکێکی تر لە ئەو بەکارهێنانانەی کە زۆر گرنگ بۆ مرۆڤایەتی بەکارهێنانی ڤاکسینەکانە کە بەشێکی هەرە زۆریان بە تاقیکردنەوە لەسەر جرج و مشک دروست کراون، وەکو ڤاکسینی مەلاریا کە ساڵانە زیاتر لە 1.5 ملیۆن خەڵکی ئەکوشت، و هەروەها وەکو ڤاکسینی سیل و ڤاکسینەکانی تر کە بە تایبەتی ئێستا باون، ئەوانش هەمووی لەسەر جرج تاقیکردنەوەیان لەسەر کراوە.